ئاشکراکردنی دۆسیە یەک لە دوای یەک و گەورەکانی گەندەڵی لە عێراق پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەحمەد ئەلیاسری سەرۆکی سەنتەری عەرەبی و ئوسترالی بۆ توێژینەوەکان لە سیدنی ئوسترالیەوە لەگەڵمدا. بەڕێز ئەلیاسری سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. ئەمە چ دۆخێکە عێراقی تێدایە هەتا بە دوای دۆسیەکان ناچن دۆسی گەورەتر و گەورەتری گەندەڵی ئاشکرا بێت، دۆخەکە بۆ وای لاتوە؟ تحية لحضرتك وتحية لجميع مشاهدي قناة كردستان 24 زۆر سپاس. هو طبيعي الحقيقة بەر لە هەموو شتێک بەڕاستی ئەمە شتێکی سروشتێ لە عێراق ڕوو بدات، چونکە عێراق وڵاتێکە دۆسیەکانی هەمووی دۆسی سیاسین، کاتێک سیاسیش لە هەموو شتێکەوتێەوە دەگرێت ئەمە شتێکی چاوەڕوان کراوە و کۆنتڕۆل نەکردنی بەتاڵانبردنی سامانی عێراقی لەلایەن دەوڵەتەوە و دانەخستنی دەرگاکانی گەندەڵی بەسەر گەندەڵکاران و لە هەمووشی گرنگتر وەکو گوتم تێوەگلانی سیاسی، چونکە سیاست لە عێراق پارێزبەندیە و ڕووپۆشە بۆ گەندەڵی و تەنانەت دەتوانم بڵێم بەشێکشە لە گەندەڵی و هاو بەشە، بۆیە دۆسیەکانی گەندەڵی لە پاراستنی دەوڵەتەوە کارلێکی کردووە و بوتە بەشێک لە سیاسی گەندەڵی و سیاست هاو ڕەوتن ئێستا و لەسەر پێوەرەکانی گەندەڵی جیهانیش لە کۆی 180 وڵات عێراق لە پلەی 178 ئەمە واتە ئەوەیە کە زۆر سەختە تۆ سامانت هەبێ و بتوانی و بە گوێرەی پێودانگەنێ و دەوڵەتیەکان خۆت پارێزی لە کاتێکدا ئەو پێگە جوگرافی بەهێزەتەیە کە عێراق هەیەی و لە پێوەرەکانی دەستپاکی نێودەوڵەتی خۆت بپارێزی کەواتە عێراق کێشەیەکی گەورەی هەیە. ئەم کێشەش بە ساڵ و 2 ساڵ چارەسەر نابێت، بەڵکو پێویستی بە چاودێری و پێداچوونەوەی ڕاستەقینەیە، پێویستیان بە سیستەمە بۆی ڕوبەروی ئافاتی گەندەڵی ببینەوە. ئەو ئاڵنگاری لە بەردەم حکوومەتەکانی عێراقا هەموو حکوومەتێک لە دوایەکەکان حکوومەتە فێدرالیەکان ڕوبەروی گەندەڵی بوونێتەوە، گەندەڵی بەسەر هەمویاندا سەرکەوتووە. ئەمە کێشەکەیە. بەڕێز ئەلیاسری هۆکار چییە کە گەندەڵی بەسەر حکوومەتێکا سەرکەوێت؟ أسباب كثيرة. هۆکارەکان گەلێک زۆرن، بەڵام دەتوانین بڵین گرنگترینیان ئەوەیە کە گەندەڵی لە دەوڵەت بەهێزترا، چونکە گەندەڵی بە شێوازێک بەهێزتراوەتە دەوڵەتی قۆڵی تۆ لە دەوڵەتی دەرەوە دەوڵەتی ڕووکەش و فەرمی گەورەترەوە. لۆبی شێ لە نێو عێراقدا وەکو ئەو لۆبیایی کە لە وڵاتانی گەورەیە، بەڵام ئەو لۆبیانەی کە فشاری ئابووری دروست دەکەن زیاتر بۆ جێبەجێکردنی سیاسەتی دەرەوە، بۆ ئەوە نین کە تۆ وڵات بەدامەزراوی بکەی و بەڕێوەی بە کێشەی عێراق ئەوەیە کە ئەم دەوڵەتە قوڵە دەوڵەت ئاراستە دەکات و پەکی دەخات. ئەمە ئەو مەترسیە کە بۆتە هۆی ئەوەی ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە کارێکی سەخت بێت. بۆیە سیستمێکی دادوەری نییە، سیستمێکی سیاسی تەواوکار نییە بۆ ئەو ڕوبەڕووی ئافەتی گەندەڵی بنەوە. ئەمە وەکو نەخۆشی لە هاتووە لە عێراق، بەڵام 2000 کەسانێکن کە سوودی لێ دەبی بەتایبەتی سیاسیەکان بەداخەوە وەکو نوور زوهەیر کە ئێستا باسی دەکرێت لە کەناڵێکی میدیایی قسەی کردووە دۆسیەی گەندەڵیشی لەسەرەوە بۆ خۆی قسەی کرد، گوتی کە دامەزراوەکانی عێراق گەندەڵی هەمویانی بڕیوە لەسەر ئاستی پەرلەمانتار و سیاسیەکان و پارتە سیاسیەکانی وەکو دامەزراوە هەمویان کاریگەریان هەیە و هەمویان تێوەگلاون لە پرسی گەندەڵی، کەواتە گەندەڵی وردە وردە بەهێز دەبێت و هەز دەکات لە دەوڵەتی عێراقی بەهێزترە. تەنانەت من جارێک تریش گوتومە ئەگەر گەندەڵی لە عێراق بکەوێت دەوڵەتی عێراقیش لەگەڵیدا دەکەوێت، چونکە سیستەمەکە لە بنەڕەتەوە هەمووی لەسەر گەندەڵی بیناکراوە. ئەو سیستەمە لە دوای 2003ەوە بیناکردنی لە بنەڕەتەوە لەسەر بنەما گەندەڵیەکان بووە. ئەمە کێشەیەکی زۆر گەورەی و بەردەوامش دەبێت. بەڕێز ئەلیاسری ئەگەر کەسی گەورە لە ناو حکوومەت و دەسەڵاتە لە پشت ئەم دۆسیانە نەبن، بۆ کەسێکی وەکو نوور زوهێر کە ئەوترێت دزی کردووە دواتر گەندەڵێکی زۆر گەورەتر ئاشکرا بێت، بەڵام نوور زوهێر دێنرێتە سەر شاشەکان و زۆر بە سەر بەرزانە قساکە و هەڕەشەشەکانەوەی ئەگەر بەردەمی ببرێتە بەردەم دادگا ناوی خەڵکی دیکە ئابات و لە پڕێکە ئەم دزی سەدەیە لە لوبنانەوە تووشی ڕووداوی هات و چۆ بێ لە کاتێکدا گەشتی لە قەدەغە کراوە. ئەمە چییە ئەگوزەرە؟
هذا لا يحصل الا في العراق. ئەمە تەنیا لە عراق ڕوو دەدات لە هیچ شوێنێکی دیکە ڕوو نادات دیمەنەی کە باستان کرد تەنیا لە عراق ڕوو دەدات چونکە من گوتم دەوڵەتی قوڵ لە دەوڵەتی فەرمی بەهێزترە. نور زوهێر کاتێک لەسەر میدیا دەرکەوت ڕوبەڕووی هەموو دادوەری عراقی و دەوڵەتی عراقی بوو بینیمان کە چۆن شەوی ڕابردوو چ ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان دەستەی دەستپاکی و لە نێوان سیستمی و دادگاکانی عراق ڕوویدا بەڵکو نەک هەموو دادگاکان لەگەڵ دادوەرێکی دیاری عراقی ڕوبەڕوو بووینەوە کەواتە ئێستا خەڵکیش بەڕاستی وا قۆڕماوە لەوەی لە عراق دەگوزێریت چونکە سەیرە کەسێک هەبێت پارەی عراقیەکان بدەزێت و ڕوبەڕووی دادگا بێتەوە و دادگایش نەکرێت و دادوەرێکیش بێت بە ئاشکرا بڵێ مە ڕێگەم داوە بە کەفالەت بچێتە دەرەوە بە کۆمەڵگا لەم حاڵەتە وابیر دەکاتەوە و ئەندێشە دەکات کە ڕوبەڕووبوونەوە لە نێوان نور زوهێر و دادگاکان هەیە و دوجاریش ڕوبەڕووبوونەوە لە نێوان دەستەی دەستپاکی و دادگاکانی عراقەیە کەواتە هێڵەکان بە یەکتری گرێ دراون کەسانێکن تێوەگلاون لەم بابەتە هەمان ئەو کەسانە دەیانەوێت ئەم دیمەنانە دەربخەن بۆ ئەوەی بێدەنگ بن بۆ ئەوەی شتەکان ئاشکرا نەبن بەڵام تاکو ئێستاش دەبیستین کە ئەمە زۆر گرنگە. گرنگترین شتی ئەم بابەتە ئەوەیە کە دۆسیەی نور زوهێر وەکو بۆمبێکی دووکەڵی وایە بەڵام خودی دزی سەدە نییە بەڵکو بەشێکە لە دزی سەدە پارچەیەکە لە پارچەکانی دزی سەدە بۆ ئەوەی بابەتەکە پەردەپۆش بکەن و دزیە گەورەترەکان دەرنەکەون بە تایبەتیش دۆسیە هێڵەکانی شەمەندەفەر ئەوەی کە بەڕێز سەرۆکی دەستەی دەستپاکی حەیدەر حەنون باسی کرد کەواتە دۆسی هەیە دەردەکەوێت و نور زوهێر دەبێتە توێکڵی دەرکەوتنی ئەم بابەتە و گەلێک ڕوخساری نێو پرۆسی سیاسی عراقی ئەمە ئەو دیمەنەیە کە ئێمە ئاگدارین. بەڵێ بەڕێز ئەحمەد ئەلیاسری سەرۆکی سەنتەری عەرەبی ئوسترالی بۆ توێژینەوەکان لە سیدنی ئوسترالیا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ کاتی بێمەتاندا.